بەڵێ ئەوە ڕاوبۆچوونی خەڵک بوو سەبارەت بە هاوڵاتیان کە لە بازارکردن هەندێکیان هاوڕا بوون بەیەکەوە بچنە بازار هەندێکیشیان نا دەمانوێت زیاتر گفتوگۆ بکەین ئایا بزانی پێوەرەکە چییە بۆچی یاخود پیا و زیاتر پەیوەستەترە بە نرخەوە چونکە لە گیرفانی ئەو پارەکە دەرەچێت یان بە هەندێک جاریشەیە ئێتر نەک هەندێک جار زۆربەی خانمان ئێستا کار دەکەن لە با بڵین داهاتی خۆشیانە بەڵام ئەمە کێشەکەمان سەبارەت بە داهات نییە کێشەکەمان سەبارەت بە خولق و تااقەتەکەیەتی جا مامساوارە لێرە لەگەڵمانە بەخێر هاتی دووبارە ڕێزی سپاس دەکەم باینتان باش بێت زۆر سپاس عزیزم بەڕێزم طبعا لە چەند خاڵێک جناب دیشارەت پێکرد کە لایەنی سایکۆلۆژی یان پێکهاتەی فیزیۆلۆژی لەوانەیە کاریگەری لەسەرەوە هەبێت ئێمە لە زانستی مارکتینگ یان لە زانستی بە بازارکردن کاتێک کە استراتیجیدا دەڕێژی بۆ کۆمپانیایە کە چۆن بەرهەمەکانی ساخ بکاتەوە تۆ زۆر بە شێوازێکی تەفاسیل و دیتەڵ دێی استراتیجیەکە دادەڕێژی بۆ ڕێگەزی مێ و بۆ ڕێگەزی نێرینا لەبەروەی شێوازی بڕیاردانیان لە کاتی کڕیندا کە بە زمانە ئاکادیمیەکەی پێی دەگوترێت decision making process یاخود پرۆسەی بڕیاردانی کڕین جیاوازە لەبەروەی بەجددی وەکو یەک بیر ناکەنەوە هەردووک لە بە طریقەی جیاواز بیر دەکەنەوە دەتوانین بڵێن زیاتر ئافرەتان لایەنی ئیمۆشناڵ و لایەنی هەست و ئەحساسەوە بەلایەنەوە گرنگ بێ بەڵام پیاوان زیاتر لایەنی فاکت یعنی ئەو شتە ئەساسیانەی کە وەکو کوالیتی وەکو نرخ ئەوە زیاتر بەلایەنەوە گرنگ بێت لەوانەیە ئەو جۆرە تەناقوزە زۆر جار ببێتە هۆکاریەوەی کە هاوسەرەکانیش مەسەلەن لێکتر تێنەگەن احتیمالی هەیە ئافرەتەکە زیاتر بەرەو ئاراستەیەک بڕوا کە بیهێوێشتێکی جوان بکڕێت زیاتر بڵێ زۆر گوێی لە نرخ نییە یان زۆر گوێی لە هەندێک شتی تر نییە لەوانەیە ئەوەی پیاو بە شکڵێکی تر بیر بکاتەوە لەوانەیە ئەوە ساوارە بە منش ڕای تو وەرگرم پێشەوەی کە بچینە قوڵای بابەتەکەەوە تو بێزارەبی لەگەڵ هاوسەرەکەت یاخود لەگەڵ خانەوادەکە دەگەر بچیتە بازار وەڵاهی دەتوانم بڵێم ئەمنیش جۆرێک لەو نەوە بێزاریەم هەیە تا حەدێکی تر ئەوە حەقیقەتێکە چونکە بەڕاستی طبعی من بەو شکڵە ڕاهاتووە من حەز دەکەم پێشەوەی کە بچم بۆ شوێنێک بڕیار بدەم کە دەمهەوێت چ بکڕم یعنی حەزم زۆر لە سوپرایز نییە دەمهەوێت بزانم چ بکڕم باشێک سەر ئەچیتە یەکەم دوکان شت بکڕی بۆ نمونەوە تۆکو نمونەی وەکو پیاوێک من کەمترین کات سەرف دەکەم لە کاتی کڕینە لەبەروێ بەڕاستی ریسێرچی خۆم دەکەم لە مەسەلەی نرخ و لە شوێن و زۆریش دڵسۆزم بۆ شوێنانەی کە شتیان لێ دەکڕم ئەگەر شوێنەکەم بەدڵ بوو ئیتر بە بەردەوامی دەگەڕێمەوە ئەوە و کاتی خۆم خرج ناکەم بە شوێنی تر کەواتە ئەگەر بێنەوە سەر بابەتە داهات و خەرجیەکە و چۆنێتی کڕین و ئەمانە گرنگە یعنی ژن و پیاوێک بەیەکەوە یەک بڕیار بن بۆ کڕینی شتێک یاخود ڕای جیاواز واتە ڕای نێر و مەیە گرنگە بۆ کڕین و خەرجکردن یاخود کەسێک بەتەنیا گرنگترە بێگومان هەردووکیان پێکاتە یەک خێزانن هەردووکیان لە ناو یەک مەنزومەیە دەژین مەفروزە هەموو قەرارەکانی کە دەیدەن قەرارێک بێ کە بەڕاستی هەردووکیان متتەفق بن لەسەری ئەوە زۆر زۆر گرینگە و هەردووک لا تێک لێکتریش تێبگەن کە مەسەرەن ئاستی داهاتیان جناب باسی داهاتت کرد ئاستی داهاتی ئەو خانەوادەی ئایا لە ئاستی کڕینی ئەو شتەدایە ئەوە زۆر گرینگە کە بەیەکەوە بڕیار بدەن بێگومان ئەوە خاڵێکی سەرەکیە و لە ڕوانگەی بڵێ سەحیبوونی خێزانیشەوە حاڵەتێکی زۆر باش دێنێتە ئاراوە کە هەردووک لا لێکتر ڕازی بن هەردووک لا بەیەکەوە بتوان قەرار بدەن بەیەکەوە بتوان بڕیارێک بدەن کە لە بەرژەوەندی خێزانەکە دابێت گومانی تێدانێت مامۆستاوارە ئەو وتمان ئێمە ئەم پرسیارانەکەکەین گشتگیری ناکەین بڵین هەموو پیاوان یا بڵین هەموو ژنان ئێستا من نەتوانم بڵێم باوکی من یەکێکە لەو کەسانی کە تا ئاخر دەقەکە تۆی سواری سیارەکەش بی ئەڵێ باوە گیان شوێنی تر هەیە حەزەکەی بڕۆی ینی زۆر خوڵقی هەیە کەسێکی تریشمان هەیە کاک ئەمبێز کە جلوبەرگ بۆ ئێمە هەڵە بژێرێت و دیزاینەری با بڵێن جلوبەرگەکانمانە لە کەناڵ ئەویش بێحەد بە سەبرە هاژە خۆت لەگەڵیان مامەڵەت کردو ئەزانی چۆنە بۆچی هەندێک لە پیاوان نە ئەو تااقەتە ئاساییە لەلایەن هەیەە بەڵام هەندێکی دیکە نییانە بێگومان کەیسی باوکت لەوانێت تۆزێک جیاواز بێت دەڵێن نادا ئەوە یەک بە قەناعەتی من لەوانەیە ئەوەی کاگامێزش کە باسی دەکەی کە مەسەن بەشێکە لە ئیشەکەی سایکۆلۆژیەن ئەوە ڕاهاتووە کە ئەوە بەشێکە لە کارەکەی و ئەرک و مافە بەڵام عادەتەن لە ژیانی ژن و مێردایەتیدا هاوسەر لەو حاڵەتەیە لەوانەیە ڕێکنەکەوتن لەسەر مەوازعی تر هەبوونی کێشەی پێشینە لە ناو خێزانەکەدا یاخود لێکتر تێنەگەیشتن ئەمە بێتە هۆکارێک ئەوە بگوازێتەوە بۆ ئەو حاڵەتەش مەسەلەی باوک ینی خۆشەویستی باوک و دایک ینی مقارنەی پێ ناکرێت لەگەڵ
خۆشەویستی هاوسەرگیریدا یاخود کەواتە مەبەستە بەس لە نێوان دوو هاوسەر ڕەنگە ئەمە لە بەناو خوشک و براشە ئەمە کەمتر لەوانەیە ڕووبدات بەڕێی من زیاتر لە ڕوانگەی ئەوەی کە زۆر بەیەکەوە قسە دەکەن بەیەکەوە بڕیار دەدەن طبعاً کاتێکی زۆر بەیەکەوە خرج دەکەن لەو حاڵەتەیە لە زۆربەی کاتەکان بڕیارەکان جیاوازن سەلیقەکان جیاوازن احتیمالی هەیە ئەو کێشە مەشاکیلانە زیاتر کە پێشتر لەسەر شتێکی تر دیسەگریمنتت هەبووە یاخود ناڕزایەتیتان هەبووە لەسەر بەخێوکردنی مناڵە لەسەر هەڵبژاردننی شتێکی تر بۆ شوێنێکی تر ینی هۆکارەکە زیاتر لایەنە سایکۆلۆژیەکە ڕاستە زۆر جار هەبوو من کە چوومەتە بازارەوە خۆم بەسرم هاتووانی خواڵ ناگرێت بادان بەڕاستیەکە بنین ئەمەندە سوڕاوینەتەوە ئەمەندە ویستومشتی زیاتر بکڕم ینی ئاوڕماوەتە لەسەر کورسێکە خەوی لێکەوتووە گوناح بووە ئەمە کاریگەری هەبووە لە چه حاڵەتێکی ترا کاریگەریە هەیە لەسەرەوەی ینی ئەو خێزانە جا ژن و مێردە دایک و باوکە هەر چۆنێکە کاتێ شتەکڕن ئایا پێویست دەکات مانگانە شتەکان بکڕن یاخود زوو بچن شت بکڕن ڕاست پرسیارێکی زۆر جوانە بەڕێوەبردننی داهاتی خێزان وەکو بەڕێوەبردننی داهاتی وڵات وایە ئێستا مەخۆمەخۆیەکی زۆر لەسەر بودجەی عراق دەکرێت کە على ئاساس بۆ 3 ساڵی ئایندە ڕێککەوتنی لەسەر بکرێ و شەڕ لەسەر پشکێن و لەسەر ئەو بابەتانە طبعاً لێکچوونێکی زۆر هەیە لە هەموو خێزانێک کاتێک کە تۆ باس لە خەرجی دەکەی دەبێت یەکەم شت سەیری داهات بکەیت داهاتی ئەم خێزانە چەندە و چۆن سەرچاوەکانی داهاتی لەکوێوەیە ئایا تا چەند زمانی هەیە کە ئەم داهاتە بە بەردەوامی دێت ئەوانە هەموو لە بەرچاو بگیرێ پێشەوەی دەست بکە بە خەرجیکردن طبعاً بابەتی خەرجیکردن و داڕشتنی پلان بۆ خەرجیکردنیش ئەویش کۆمەڵێک ڕێکار و کۆمەڵێک تەریقەی جیاواز هەیە لە جیهاندا کە مەسەلەن ڕێنمایی خێزانەکان دەکەن چۆن ئەم داهاتێکە هەیەە بەڕێوەی ببن چۆن پلانی بۆ دابنێن ئەوە حاڵەتێکی زۆر گرینگە دەکرێت ئاسانترین تەریقە بۆ ڕێگای مانگێک هەموو خێزانێک دەتوانێت ئەو سیستەمە بەکاربێنێ ئەو پارانەی کە سەرفی دەکەی بینوسەوە مەسەلەن ئەو مانگا لە کۆتایی مانگ بۆ دەردەکەوێت چەندت بە خواردن داوە چەندت بە جرگوبەرێک داوە چەندت لە کارەبا ڕۆیشتووە چەندت لە کرێ ڕۆیشتووە دوای دیاریشەکەت دیراسەیەکی بکە بزانە دەخوا کامەیان بەڕاستی دەتوانی تۆ گوشینی لێ بکەیت بە دەستەواژە بۆ جێتەکە مەسەلەن گوشینی لێ بکە یاخودەوەتە لی کەم بکەیتەوە یان لی زیادکەی یان بۆ ئەوەی کە کوالیتی ژیانت تێک نەچێت دەتوانین بڵین ئەوە طریقێکی زۆر صحیحە کە ئەتۆ سەیرێک بکەیت دیراسەیەک بکەیت بزانین دەخوا خەرجەکانت چەندە و داهاتەکەشت چەندەوە ئەو مقاومەتە زوو بازارکردن یاخود مانگی یەکجار بەنسبەت هەندێک ئایتمەوە بەنسبەت هەندێک پێداویستی تایبەتی خێزانەوە لەبەر هۆکاری نرخە کە تۆ زانیت خواردن مەسەلەن چەندت پێویستە لەوانەیە بەکڕینی کۆ قازانج زیاتر بلەوەی کە بە تاک بکڕی یعنی ئەمیش هۆکارێکی دیکە ئەگەر زوو پیاوان بەرین بۆ بازار و بۆ شتکڕین بێگومان بێزارە بن کە ئەگەر مەسافەکە ماوەیەکی لەبەی نابێت ئەوە تا ڕادێ باشتر احتمالی هەیە بەنسبەت خواردن بەڕێی من هەفتانە زۆر ستایلێکی باشە بۆ شۆپینگکردن لەبەروەی بەسەر نەچوون و کێشەی فرێش و ئەو شتانەش لە کۆڵ ببێتەوە لەوانەیە هەندێک ئایتمیش هەیە مەسەلەن وەکو وشکە منیەکانی ناوماڵە وەکو برنجە شەکرە ئەوانە مانگانە بکڕن ئاوارە باش شتێکی دیکە پرسیاری ئەوە بکەم خۆ یەک جارەڵێن زستان سارد هاوین گەرم زانیمان ئێمەش نانەزانین پیاوان بێزارە بن لە بازاڕژم بۆیتر کۆڵ ناین هەرڵی نەبێ لەگەڵمان بێن بۆ بازار وڵا خۆکی باشە ئەگەر بکرێ بەسەلەن ئەو بەشە بە تەنها بەڕێوەی ببن کێشە و مەشاکیل کەم دەکاتەوە خۆ یەک جاری دەزانیم لەگەڵەوەی چکە خۆی حەزی لە بازار نییە ئەمن لەوانەیە بتوانم ئەو طریقەیە بەکاربێنم زۆر جار کە خێزانم مەچێ بۆ بازار ڕێک دەکەوین مەسەلەن لەسەر لۆکیشنێک ئەو دەچێت خەریکی چالاکیەکەی خۆی دەبێ ئەمنیش دەچم لە شوێنێکی ترجا لە کافەیەک بێ لە شوێنێک بێ خوێندنەوەیە کە بینینی برادێکی یا مناڵەکان دەبێتە شاری یاری لە کۆڵی دەکەیتەوە ئەوش لەوانەیە یارمەتی دەرێکی باشە شتێکی دیکەشێ ئەمەش پێم وابێ هەمووتان پێی بێزارن کە بە تەلەفۆنەڵێ ئەمە ئەو بێنە جا کە ئەیهێنن بوو ئەوە نییە بۆ نمونە من پێڵم دەستێک کەرەوز بێنە کیلویەک تەماتە لەگەڵ کیلویەک میوەیەک بێنە زوو پێی دەڵێ ئەو شتەی بکە زوو بەڵام هەرکە ینی بۆ وەکو ئەوە نییە کە داوایەکەی یان جاروایە زۆرە هێنێ سێ ئەوەی هێناوە کە تۆ پێویستیان ناشرینە شتەکە کوالیتێکی باشنی تر نازم لە کۆڵ خۆی کردوتەوە لەوانەیە بگەڕێتەوە سەر ینی وەکو ئەرکەکەیە کە پێشتر ئەو ئەرکی ئەو نەبووە لەوانەیە جارجارە ئەو کارێ ئەنجام بدات منطقی پیاوان لەگەڵ منطقی ژنان زۆر لێک جیاوازە
ینی زۆر جار هەیە کەسەکە لە خۆشەویستیەوە ئەو شتە دەکات مەسەلە زۆر دێنێ دەڵێ با نازانێ هەبێ احتیمالی هەیە بەشێکی بگەڕێتەوە بۆ سەر ئەوەی کە علمی پێی نییە نازانێت کە مەسەلەن بەشی ژەمە خواردنێک چەندی پێویستە چەند دەستکە کەرەوزت دەوێت چەند ئەوە دەوێت ئەوانەش هەمووی هۆکارە. مەمسا ئاوارە شتێکی دیکەش هەیە ئێستا دوو هاوسەر بەیەکەوە خەریکی شت کڕینن خانمەکە جلێک لە بەرەکە ئەڵێمە جوانە ئەڵێ زۆر جوانە ئەڵێتەوەی لە کۆڵم بکەیتەوە نەمبێ بۆ دوکانێکی تر ئەگەر نەڵێ جوانەڵە تۆ هیچە بەدڵ نییە ئەمەش جارێکی دیکە ئەبێتەوە بە هۆکاری واتە ژن وردبینترە حەزەکە زیاتر سەرنج بدەن یاخود نا دروست نییە ئەو شتە نەخۆی ئەوە شتێکی طبیعیە بە نسبەت نەیچەری ئافرەتەوە لە هەموو دنیا وایە ئەگەر تۆ بچۆ سەیری زۆربەی زۆری ئەو کۆمێدیانەی کە لە ستانداپ کۆمێدیەکان کە قسە لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵک دەکەن بۆی خەڵک پێ بکەنێ یەکێک لە بابەتە هەرە سەرەکیەکان جیاوازی بیرکردنەوەی نێوان ژن و پیاوە ینی ئەو شتێکی زۆر طبیعیە لە نەیچەردا لێک جیاوازیم بەس گرینگە لێک تێبگەین گرینگە مەسەلەن من کە دەزانم خێزانم طبیعی وایە با ئیدارەی ئەو نەوعە طبع بدەم بۆی کە نەبێتە کێشەوە مەشاکیل یان بەعکسەوە تۆ دەزانی من بە بازاڕیکردن خەڵسمون تااقەتم نییە مەیکە بە کێشەیەکی گەورە بە نەبێتە هۆکارێک بۆ سەر هەڵدانی کێشە مادام لێکتر تێدەگەین بە یەکترمان مامۆستا حەزەکات هاوسەرێکی کە ئەوترێ هاوسەر ینی هاوڕێی ژیانێتی ئەو بێت لەگەڵیا باشە با بینەوە سەر لایەنە ئابوووریەکەشی من پێم خۆشە لەو ڕۆژەوە زیاتر پرسیارە لێ بکەم چ کاتێک باشە بازار بکەیت چونکە زۆر جار ئەوترێ قەت بە برسێتی مەڕەوە بۆ مارکێتێک لە بەرەوەی تۆ لەوانێ ئەو شتانەی کە پێویستیش نییە لە بەرەوەی چاوبرسی بوویت ئەی کڕیت کاتە کاتێک بڕۆین بۆ بازار باشترە و لەگەڵ ئەوەشدابی بەستمەوە لەگەڵ کیە بڕۆیت باشترە لەگەڵ هاوسەرەکەت یان لەگەڵ ڕەفیقەکەت وەڵاهی ئەرکێکی قورسە مەسەلەی بازاڕیکردنی بە تایبەتی خۆراک چونکە هەڵبژاردن و لایانی فیزیکەکەشی قورسە احتیمالی هەیە شت هەڵگرتن و پاڵنانی عارەبانە و مناڵەکەت لەگەڵ بێ ئەرکێکی قورسە زۆر گرینگە کە هاوسەرەکەت لەگەڵت بەشدار بێ لەو پرۆسەیە چونکە لەوانەیە ئەو کاتی دوو منطقیش بەکار بهێنرێت منطقی ئەحساس و منطقی فاکتیش وەنیە ئەو کاتی لەوانەیە لە زۆر حاڵەتە بڕیاری هاوسەرەکە ڕاست بێت لە مەسلەی نرخە لە مەسلەی سیرکردن ئەمن زۆر جار کە دەچمە مارکێتەکان حاسیبەی دەردێنم مەسەلەن سیر دەکەم ئەگەر شتێکی 5 کیلۆیی بە چەند بێت و ئەگە بە 10 کیلۆیی بکڕم بە چەندە لێکی دەمەوە کیلۆی چەند دەکەوێت لەوانەیە ئافرە زۆر تااقەتی ئەو لایەنە وردەکاریەی نەبێت زۆر گرینگە کە پیاویش لەو پرۆسەیەدا بەشدار بێ ئەو نقطەی کە جنابەت باسی دەکەی مەسەلەی برسێتی ئەو شتێکی زۆر سایکۆلۆژی و زۆر نۆرماڵە بێگومان باشترە کە لە حاڵەتێکا بچی کە تۆ بڵین زۆر بە ئاسانی و ئازادی جستەیی و ساغ و سەلامەتی کە دەچیت و تێریشی بوو ئەوە نقطەیەکی گرینگە ئەمن بخۆم بەش بە حاڵی خۆم دووری دەکەم لە بازاڕیکردنی ڕۆژانی کۆتایی هەفتە چونکە زۆر قەرەباڵخە هاتو چۆت بۆ ناکرێ خەڵک هەموو بڕیاری داوە دێت لە ناوەندی هەفتەی ئەوەشم هەست پێ کردو زۆربەی کات کۆمپانیاکان لەبەروی لە ناوەندی هەفتە بازاڕیان کەمە زۆربەی ئۆفەر و دیسکاونت و ئەو داشکاندانەی کە دەکەن لە ناوەندی هەفتەیە ئەوە باشە ئەو لەو شوێنانەوەی لەو کاتانە ئێمە بازاڕی من ئەوم پێسەڵاحە یعنی ئەوم پێشتێکی باشە لە ڕوانگەی ئیدارەدانی داهاتەوە چونکە بە ئاسانی تر دەسوڕێتەوە و زۆر جار ئۆفەر و شتەکانت باشتر بەرچاو دەکەی منطقی ترە لەگەڵەوەی کە تۆ لە قەرەباڵخێکە هەموو خەڵک هاتۆتە دەرەوە حتا لە کاتی بۆنەکان قەت مەسەلەن لی مەگەڕێ دووسێ ڕۆژ پێش جەژن یاخود پێش ئەوەکە پلانینگێک بکە زۆر بە ئاسوودەتر بڕیار دەدەی نەک لەوەی کە تۆ بە پەلەپەل و خێرا و قەرەباڵخی و بۆی خۆت دەرباز بکەیت لەو کاتانە دابچی زۆر ئیسفادە باشتر دەکەی و دەتوانی باشتر ئیدارەی ئەو پارێ بدێکە لە ناو گیرفانتدایە باشە مامساوارە من ئەگەر سەمونم بوێت ئەگەر من بچم بۆ نموناچم بۆ سەمون کڕین لەو سەر هەر لە ناو مارکێتەکە کۆمەڵە شتی ترم بینی و کڕیومە بەڵام ئەگەر هاوسەرەکەم بنێرم بە سەمونونەکە ئەگرێ بەدەستی و تا ئەهێنێ کامان ڕاستین دیسان دەگەڕێمەوە سەر لایەنە سایکۆلۆژیەکەی طبعاً ئەوانە قولابی مارکتینگیان پێدەگوترێت کە تۆ لیستێک دروست دەکەی بەڵام پابندی لیستەکە نابی وتمان ئافرەت زیاتر پابندە بە لایەنی هەستیەوە پیاویش فاکت تۆ پێی دەڵێ بچ ئەو بکە یەکسەر دەچێت ئەوە دەکات ئەمن لەوانەیە هی پیاوم پێ ڕاستتر بێت لەو حاڵەتەیە چونکە تۆ شتێکت کڕیوە کە زەروریەت نەبووە کاریگەری و تەسیری لایەنی بە بازارکردن بووە لە شوێنێک نرخێکی سەرنجڕاکێشت بینیوە یا شتێکت بینیوە کە لەوانەیە پێویستیشت پێ نەبێ بتکڕی بێ بەڕێی من بە پێی پێویست بێ زۆر باشترە طبعاً ئیدارەدانی بۆجێتی ماڵ ئاسانتر دەبێت وە کێشە مەشاکلت کە ئێمە سپاس دەکەین مامۆستا ئاوارە بەختیار مامۆستای زانکۆ پسپۆری بەڕێوەبردن بۆ پێشنیارەکانت سپاس بۆ ڕابوچوونەکانیش سپاس بۆ جەنابیشتان هەر موفەق بوون باینتان باش زۆر سپاس